هيدايا وهدايا دايا هواي جيانا دايا ببيت ناجيم يا أرامي جانا روحا فداي ناوت بي قرباني توم من دايا كتاوي تهتي الشينما شو باسر من دايا روناجي قد يا الله يا قريادتنا بدايا يا قريتي بسنودم بديشت ودايا ايدايا هيدايا دايا شيرين دايا دايا كتساوي تشينا ما كتساوي تشينا ما شو بسر من دايا شو بسر من دايا 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 هيدايا دايا 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 شيرين هيدايا دايا دايا هواي جيانا دايا ببيت ناجيم يا أرامي جانا روحا فداي ناوت بيك قرباني توم من دايا كتاوي تهتي الشينما شو باسر من دايا روناجي قد يا الله يا قريادتنا بدايا يا قريتي بسنودم وزشت دەست خۆش کاک فەتحی بەڕاستی زۆر سەرکەوتوو بوویت لە ڕووی ڕتمەوە لە ڕووی دەنگەوە لە ڕووی ئەحساسەوە لە ڕووی تەکنیکی گونا و گۆرانی و میلۆدیەکە هیچ شتێکم نییە لەڵام ئافەرم زۆر زۆر باش بوویت لە ڕووی دیکۆری خۆتەوە هەموو شتەکان پرفێکت بوو مامۆستا تۆ فەرموو. دەستخۆش کاک فەتحی من پرسیارم ئەوە بوو تۆ دەرسی مۆسیقات خوێندەوە لە پەیمانگە بەڵێ وەکو مامۆستا هەڵکەوتوتی چ نەماوە باز بکەین هەموو شتەکان پێک بوو ئەدا و هەمووشت بە شێوکی گشتی وای سەرکەوتن بۆ دەخوازم عینیشت گەلێکی پیرۆز بە تشتێکی باشە باشەش هەر عالیە سپاس بۆتە گۆرانیەکە زۆر خۆش بوو بەدڵم بوو و شتێکت پێ دەڵێم ئەمە نە ئەو گۆرانیە لەسەر دایک بەلەو نابی بڵێم چونکە عمرم دوا دیارە بی لەوەی 36 ساڵ پێشتر ئەمن گۆریانی لەسەر دایکم گوتیە دوو گۆرانی
وباشا وسركوي إن شاء الله. مامۆستا دەست خۆش کاک فەتحی شێوەیەکی گشتی سران زۆر زۆر باش شێوەیەکی جوان هەستێکی نازێک و بجوانی تا دیمایەکی دەگوت جار جار کێم هەندێک جا چەکیش سەرێکی دەرکێت بەس نابێتە هاریشە هیویدارم سەرکەوتوی دەست خۆشی دەکەم. کاک فەتحی دووبارە دەست خۆش سەرکەوتووبی هیوادارێن نمونەی وەکو جەنابەت گەنجێک و جەنابەت زۆر بن و ئافەرم بۆ هەموو شتێکت سەرکەوتووبی. سپاسی